لە ناحیەی شۆڕش سەر بە قەزای چەمچەماڵ لە یەکێک لە قوتابخانە بنەڕەتیەکانی ناحیەکە لەلایەن مامۆستایەکەوە قوتابیەک ئەشکەنجە دەدرێت. قوتابیەکە دەڵێت مامۆستاکەم زۆر بە توندی لێی داوم و شوێنی لێدان و برین بەلاشەیەوە دیارە. قوتابیەکە هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە نێوان خۆی و هاوڕێیەکی گرجی دروست بوو و هاوڕێکانی سکاڵیان بردوتە لای ئەو مامۆستاوە ئەویش بەو شێوەیە ئازاری داوە. من ئیمڕۆ مامۆستادارە زۆر بە پێسی لێمیدە. لەگەڵ برادێکمە دەمەقاڵەیەکمان بوو، مامۆستادارە دووزلی لەودا ئیتر زۆری لە مندا. وەکو خۆتان وێنەکانتان دینیوە تا گشتگیانم بە شوێندارە. زۆری قاچم لەگەڵ پرسەرداوە لە وەزارەتەکەم بێ بەهانامانەوە. باوکی قوتابیەکە دەڵێت لە پەروەردەی چەمچەماڵ و بنکەی پۆلیسی شۆڕش سکاڵامان تۆمار کردووە و هیوادارم لێپیچینەوەی یاسایی لەگەڵ مامۆستاکە بکرێت. هاتەوە هەڵمیسان وتی باوکە هەسە لێماندا وتم چێتی داوتی مامۆستادارە وتم لەسەر چی لێتیدا وتی لە کوڕەکانای بەهێزە وتی باوە لەگەڵەوە تۆزێ دەمەقاڵمان بوو تی مامۆستادارە دووزلیدا لەو ناردی و بەسەف و بەدار ئاوای لە من کردە دمش سێری گیانیم کرد بەڕاستی خسمە سیارگۆلەکە خۆمان بردەم بەس من ئەوەنە مامۆستادارە بوات لەم کوڕە کردووە خۆی لێوە بوتی من یەکەم جا پای لێیز نەناوتی ناو لەگەڵ ئەو کوڕە شەڕیان بووە من لێیشانم کرد دوایوتی دوودارم لێداوە وتم مامۆستا گیانەمە ئیشی دوودار نییە در لێوە من ڕۆشتم بۆ مەرکەزەکە داوای یاسایم تۆمار کرد و چوومە پەروەردەی چەمچەماڵ لێ عینەن داوای یاسایم تۆمار کرد و وەڵای تەنها من ئەوە ناڵێم تەسمیری قانونم کردە حەزەکەم بەڕێ قانون چی لێکن با لێ بکەن. بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵش بە پەیامی ڕاگەیاند لیژنەیەکی لێکۆڵینەمان دروست کردو و بەڕێوەبەری قوتابخانە و مامۆستاکە بانگ دەکرێن بۆ وتە وەرگتن لیان و لێکۆڵینەوە لە ڕووداوەکە تا بزانن ئایا هۆکاری شوێنەواری برینەکانی سەر لەشی قوتابیەکە مامۆستاکەی بۆ یا شەڕی نێوان دوو قوتابیەکە و دواتر لیژنەی یاسایی بڕیاری کۆتایی دەدات. لە قوتابخانەی بەدرخان خوێندکارێکی پۆلی چواری سەرەتایی لەگەڵ هاوپۆلێکی خۆیان بە شەڕاتون لەلایەن مامۆستایەکەوە وان سکاڵیان کردووە کاتونەتە بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ سکاڵیان کردووە و تیان داوە کە مامۆستاکە لێی داوت هەند و تیژی بەکارێناوە بەرامبەری بەپێی بڕیاری وەزارەتی پەروەردە لێدان بە هەموو شوێ قەدەغەیە تونند و تیژی قەدەغەیە وشەی نەشیا و قەدەغەیە بۆیە هەموو جۆرە سزایەک ئەدرێت ئەو مامۆستایانەی کە بە ناحەقیان تونند و تیژییان لێدان بەکارهێنن لێپێچینەوە ئەکرێت. دوێنێ دوای سکاڵای کەسوکارەکەی ئێمەش لیژنەیەکمان پێکەن لە بەشی یاسایی مناڵەکە و کەسوکارەکەی وتەی خۆیاندا ئەمڕۆژ بەڕێوەبەری قوتابخانەکە و مامۆستای ناوبەراو هاتووە لێرە ئێستا لە خەریکی وتەدان و لێکۆڵینەوە. ئەمێ لەسەرەوەی لیژنەکە ئایا مامۆستاکە تا چەند کەم تەرخەم بووە یان توندە تیژی بەکارهێنا و هۆکارەکانی و لە هەموو حاڵەتێکە لێدان هەڵ قەدەغەیە دێتە سەرەوەی بڕیاری لیژنەکە و سەرپەرشتیاری تایە و مامۆستایانی تایە وەکو پیشەی و بەشی یاساییەوە پەیام هەوڵیدا لێدوان لەو مامۆستایە وەربگرێت کە سکاڵای لەسەر تۆمار کراوە بەڵام بەردەست نەبوو تا ئێستا هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر ڕووداوەکە نەداوە. بەپێی بڕیاری وەزارەتی پەروەردە هەموو لێدان و ئازاردانێک و بەکارهێنانی هەموو ئامرازێکی توند و تیژی لە ناوەندەکانی خوێندن ڕێگا پێ نەدراوە. ڕێبن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ناحیە شۆڕ.